بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، قشتنا فرمودي بينجمان لا قلبجيري قوزاري فرمودا أمثال إن شاء الله مسابقيتي أكري 50 حديثة ما شيدو حديث باسا كين لخدمتي جنابتانا. أما باسي صفتك خرافك بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرمي عن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يجتمعان في قلب عبد الإيمان والحسد. واتا لدلك كونا بيتوا إيمان حسودي. أجا إيمان هبو أبي أود الله حسودي ديانا به، أجا حسودي بو أو إيمان لو دلا جينا بيتو. چونکە وتیانە هەردووگیان دژەیەکن لە شوێنێکە کۆ نابێتەوە هەردووگیان کە چونکە ئیمان کۆ نابێتەوە لە حەسوودی، حەسوودیش کۆ نابێتەوە لە ئیمان. ابن قەیم ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ حەسوودی ئەوەیە ئەسڵی حەسوودی ئەوەیە قینە و بغضە لەو نیعمەتەی کە خوای پەروەردگار دایەتێتە ئەو مرۆڤە. چکە ئەم پیاوە مەدام حەسوودیە بە حەز ناکە بەو نیعمەتە خوا دایەتی بۆ و حەزەکە لی بسێنێتەوە بۆ ئەوەی نەمێنێ ئەو نیعمەتە. ووتیانە ئیاکم والحەسەد، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام لە حەدیثێک هاتووە وریابن حەسەد، چونکە حەسەد دینەکەتان داماڵێ. چۆن کەسێک ئەیگری و سەری ئەتاشی ئاوە دینەکە ئەتاشێ بۆت. وتیانە یان چییە؟ یەکول ئەلحەسەنات، واتە چاکەکانتە خوا حەسوودی ئەبێ وریابی. ئەمە لەیرەدا چی لەبەرەکەی هەر ئەوەنە: لا يجتمعان في قلب عبد الإيمان والحسد. هەر ئەوەنە. ئێمە پرسیارەکەمان لەو فەقرە دێتەوە، ئەوەی کە ئەمان بینێ و ئەوەیشی کە گوێی لێ دوای. هەچینە حەدیثی شەشەم، تاوان هۆکارێکە بۆ ئینسان کە بۆ هەژاری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ثەوبانێک گێڕێتەوە، قال رسول الله صلى الله عليه وسلم: إن العبد ليحرم الرزق بالذنب يصيبه. واتا بندا عبد إنسان مروف هر كامنيالي بيبش أبي لرزق ببوني هوكاري تشيوا هوكاري تاوانا وكان جامعة. يعني إنسان هرچی كاتي دس كرد بو رزقي كم بو باولين أبي مراجعي خوي بكا، مراجعي خوي بکە ڕزقی کەمە ئیلا سەبەبێکەیە هۆکارێکەیە ئەم ڕزقە کەم بۆتەوە. ئەبێ بگەڕێت سێری خۆی سێری ماڵ بکە، سێر و دۆ مناڵەکانی بکە، نەکوا تاوانێ سەرپێچیەکە بێ بۆی ڕزقەکەی کەمێتەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بە هۆکاری کە چیەوە؟ بە هۆکاری گوناح و حرامەوە وای لێ دێ ڕزق و ڕۆزیق ئەو مرۆڤە کەم دەبێتەوە. خواهی گەور ڕحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە، لە من و لەوێش قبول بکە. و صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله.